بەخێراتنێکی گەرمی هەموو کەناڵەکان دەکەم. سوپاسان دەکەم کە ئازیەتتان کێشا بەو گەرمای هاتنێرە. دیارە من لەوانەیە ئێستا خەڵک بڵێ دوێنێ ئەندام پەرلەمان بە ئەوڕۆ ئەندام پەرلەمانم بە بۆی قسان دەکەم. ئەمن لە ئەوەلی وەتا ئاخری چیم گوتمە هەر ئەوم و هەر ئەویشم. بەڵام لێرەوە دەمەوێت چەند مەترسیەک ڕاگەیەنم کە لە کوردستان هەیە و لەسەر خەستەخانە ئەهلیەکان کە بوون بە بەڵا بەسەر ئەو میلەتەیدا. ئێستاکە من زۆرم هەوڵدا نە حیزبەکەی خۆشم و نە حیزبەکانی دیکەش نیانێژ ئەمن 4 ساڵە خەریکی ئەوم بسمە لوزنەی تەندروستی نیانێژ. بەعزە نازانم چ سەبەبەکەیە ئەوەندی بزانم کە دەزان ئەمن لەبەرەوەی هەرتی شت بێ بڵاوی دەکەمەوە حەقم نییە و منەتیش بەس دەخوای دەتیسێم لە کەس نادەچێت. دیارە زۆر کەیسم لە لەغانایی ئەو خەستەخانە ئەهلیانە لەگەڵ ڕێزم بۆ 120 دکتۆرەکان 180یان نا. بەڕاستی ئەو بازرگانەی ئێستا لە خەستەخانە ئەهلیەکان هەیە لە هەموو دنیادا شتیوان نەبووە. یعنی عملیاتێکی ولادەی بە ملیۆنێک و 600,000 دەکرێت. شتیوان نەبووە. بۆیە داوا کە ئێستا سەرۆکاتی پەرلەمان نەماوە. داوا لە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت دەکەم. بە زووتری کات بێنە سەرخەت. یعنی بەجددی ئەو خەستەخانە ئەهلیانە هیچیان تێدا نێژدۆتەوە. یەک شەو لە خەستەخانەی ئەهلی بە 550,000 کابرا دەبێ بخەوێ. ئەوە چێ لە این عاشە. کاتێک بت لە ئۆکسجینێک بە 10,000 15,000. دکتۆرێکی مقیمیشی بەرامبەر دانیشتووە. دێگە یعنی بۆیە ئەوەی من بە بەڕێز سەرۆکی حکومەت دەڵێم هیوادارم چاک گوێ لەو قسانە بگرێ. خەستەخانە حکومیەکان توند و تۆڵکە خەستەخانە ئەهلیەکان ئیهمال بکرێن. یعنی بەڕاستی ئێستا دکتۆرەکان بوونەتە بار بەسەر ئەو میلەتەیدا هەر هەمویان بازرگانن لەگەڵ سەیدەلیەکان شریکن لەگەڵ مخەدیرەکان شریکن لەگەڵ عملیاتەکان شریکن. یعنی ئێستا جەنابەت ئەگەر بێت و کارەساتەکەت بەسەر بێ دەتبەنە تەواری لە تەواری دەڵێن هیچمان نییە. ئەگەر شتەکەشە بێ ئەگەر شتەکەشە بێ دەڵێن هیچمان نییە ئەمە لە فڵانکە خەستەخانێ. من بە بەڵگە پێت دەڵێم فەرمووە هەموو بەڵگەکانی دووسێ خەستەخانەنا کە زیاتر لە 50 بەڵگەم لەلایە. دەگەی کە یەک ولادە کە دکتۆر چۆتە ژوورێ سعاتێک و 20 دقەی پێچووە بە هەموو شتەوە کە نەخۆشەکەش هاتبێتە دەرێ و منداڵەکانی چوو بنە ناو شوشەی ملیۆنێک و 600,000 لێستاندووە. خەستەخانە هەیە ئێستاکە لەو شارەیە لەسەر ئەو شێستیە دەگەیشتی ناوی لە خۆناوە نازانم چی دەگەی دەتوانم ناوەکانی بێم بەڵام جارێ ماوە لەبەرەوەی دەیدەمە داواکاری گشتی. نەخۆش چۆتە ژوورێ ملیۆنێک و 600,000 لێستاندووە کەسی سەقفەکەی بەسەردا بەربۆتەوە وەڵاوە ئەهلیە. بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی حکومەت دەکەم لە هەموو دنیادا عیلاج بە بەلاشە خەستەخانە بەلاشە خوێندن بەلاشە. ئەو دکتۆرێک کە ڕێزم بۆی هەیە لە یەکی ابتیداییەوە دەخوێنی هەتا دەبێت دکتۆر لەسەر میلاکی حکومەتی دەخوێنی 1 دیناری لە خۆی سەرف ناکە مەگەر لە فەرچی بخوا لە کافتریایەکی ئەگەنە هەر هەموو حکومەت ئەوەی دەگا کەتی دێ لە خەستەخانەی ئەهلی عملیاتی بە 8 ملیۆن و بە 9 ملیۆن و بە 10 ملیۆنی دەکەن. یعنی بەجددی بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی حکومەت دەکەم و داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم لێرە بەدواوە شۆڕەشێک بەرپا بکەن دژی ئەو خەستەخانە ئەهلیانە. بڕواتانە بێ ئەمپول هەبووە ئەوە پێمە ئەمپول هەبووە بە 1000 دیناری ئیتەنگە نەفەسی منداڵیە لە عیادەی خەستەخانەکەی مەسەن لە سەیدەلەکەی خەستەخانەی بە 10,000 فرۆشتووە بە بەڵگەر دەردەمێ چێ دەیەوێت تابی دەمێ ناوی خەستەخانەکەش بگەم. بۆیە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم هەر دکتۆرێک پێی گوتن لە ئەهلی بڵێن دەسەڵاتمان نییە لە حکومی بۆمان بکە و داوا لە وەزیری تەندروستی دەکەم کە قسەشم لەگەڵ کردم کوتی لێرە نیم کە هاتمەوە سەردانی دەکەم بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو خەستەخانە ئەهلیانە دابندرێ سنوورێک بۆ ئەو کۆمپانیا دەرمانان دابندرێ کە لە خوای بەزیاد بێ 3 کەس خەریکی دەرمان لە کوردستان بەرپرسە چی یەکێتیە یەکی پارتیا یەکیان مرد خوا لە ناویبە لە جەهەنەمێ ئەوی ئەو بەزمە دروست کرد. هەموو خەستەخانەکانی هەولێرێ جاران یەک خەستەخانەی ئەهلی لێ بوو ئێستا 25 خەستەخانەی ئەهلی لێیە. هەموو دەرمانی کوردستانیش ئەو دوو مەسوولە دەێنن زایدەن ئەوەی ئێستا براکەیان ماوە براکەیان تەحملی لەگەڵ شریکاتی دەکات. یعنی بەزەردی بەڕێز سەرۆکی حکومەت ئێستاش دێت دووپات دەکەمەوە کە خۆ بە خزمەتکاری میلەت دادنێت بۆ خۆت فریای ئەو میلەتەیکەوە لەنا خەڵک لەسەر ئاوێ لەسەر شەقامی لەسەر کارەبای نایەتە سەرجادەی
بەڵام ئەو جارە شۆڕەشێک دروست دەبێت لە هەموو شار و شارۆچکەکان دژی خەستەخانە ئاهلیەکان لەگە ڕێزم بۆ ملاجی سوپاس قوربان ئەمن لە لوزنەی تەندروستی نەبووم زۆریشم هەوڵدا 4 ساڵە لەبەرەوەی بە حکمی من بۆ خۆم چەند ساڵێکی ئیشم کردووە دەزانم چێ دەرمانی دێنێت چێ دەرمانی نانێت نە حیزبەکەی خۆشم نە حیزبەکانی دیگەش قبوڵیان نەکردم بچمە لوزنەی تەندروستی لە کاتێکدا لوزنەی تەندروستی خەڵکی تێدا بۆ ئەفسەر بێ لە هیچ پەیوەندی بەوەی نیە دکتۆر بی یان مەعاونتوو بی هەرچی هەبی دەگەیشتی بەڵێ ڕێگریان لێکردم 4 ساڵە هەوڵمدا قوربان خەستەخانە ئاهلیەکان لەبەرەوەی ئیهمال کراون دکتۆرەکان 180 120 ڕێزیان هەیە 180 لەگە خەستەخانە ئاهلیەکان سەهمیان هەیە دەگەیشتی بە بەڵگە پێت دەڵم لەو خەستەخانەی ڕۆژاوە دکتۆرێک بە ئێمەی گوت تی ئەو تۆپی قاز تۆپێ ها دەگۆڕن تی نییە سپەی نێدێ تەحموولمان کرد بۆ سپەینێ کوتی دووس بیدێ ئاخری کوتی کاکە لە ئەهلی هەیە تۆپەکە نایە بەس بۆی بچی ئەهلی دەگەی بەڵێ ڕاستە خەستەخانەکانی خۆشمان هەموو وێرانن بۆیە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم خەستەخانەکانی خۆمان توندر کاتەوە خەستەخانەکانی ئەهلی هەر نەمێنن ئەهلی چی یعنی لە یەک دنیادا شتێک نییە بە ناوی خەستەخانەی ئەهلی نییە شتیوان نییە مەگەرە تو کارمەندی ئەو وڵاتەی نەبی دەوێن دەر ئەوە دەلی چەندەکە ئەو دەرمانەش نیە کاکە ئەمن سەردانی دەرەوەم کردووە نەخۆش بوومە دەرمانیان نەداومێ لێرە هەر دکتۆری دەچین نەوع دەرمانەکرد بۆ دەنووسێ بە هەمووی 12 عیلاجی پشتێشانێ هەیە پیرۆکسامە ئەندۆسیدا پرۆفینە تێگەیشتی مفنادیک ئەسیدا ئەوانەی ئازاری هێزکن بڕۆ هەر دکتۆرە بە نەوعی بۆ دەنووسێ دەڵێ ئەو شەریکەی بخۆ شەریکەی بخۆ درۆژ دەکەن هەمووی درۆ دەکەن ئەو دکتۆرانە ئەوەی 180 120 ماقول نییە یەک دکتۆر 5 عیلاجان بەو کەسێک بنووسێ ئەوە شتیوان نیە بڕۆ ئەوە ئێران بڕۆ بزانە چند دەداتێ ناداتێ دەگەی خۆ ئەمەلیاتانی لە ئێرانی دەکرێت هەموو لە قسەخانە حکومیەکان دەکرێت دەگە ئێ باشە من یەک شتێک بە حکومەت دیارێن دەڵم ئەو عملیاتی دکتۆر بە ملیۆنێک 600,000 دەکە با بە 200,000 لە خەستەخانەی خۆی بکە خۆ عینی جیازە دەگەی لە خەستەخانە هەیە لەو شارەی منداڵی مردووە کویانە وەڵامە و جیازەمان ئیلا لە ڕاپەڕی نەیە منداڵان بە کابراشێن نەگوتۆبی بە ڕاپەڕی بۆی شەوی 250,000 لە عالەمەوە بگرن بەڵێ هۆکارەکە وەڵای جا بۆ لە من دەبچێت دەبێت لە حکومەتی بچی بۆ بۆ من حکومەت نیم باش تا پێ بڵام یعنی ئەوەی لە خۆتان لە مێشتی خۆتان دانێت لە وڵاتەیدا پاکەت ئیبەرپرسە چیە نەوەت ئیبەرپرسە چیە دەرمانی بەرپرسە چیە چوکلات هەتا چوکلاتی جێژنێک کە دەکڕی بەرپرسانە هەتا تایە ئەو بڕاندانە هەر هەمووی شیریکن بەرپرسەکان شیری قودوو هەر کە دەزانێک شیری قودوو برای بەڕێز بڕاتە بێ ئەو پێڵایی بۆ دەی بڕاندەکان هەموو شریکیان هەیە هەر هەمووشتی لە ئەل بۆ تایە باشە کاک یاسین تۆ لە کاتی پێویستدا سەردانی نەخۆشخانە ئەهلیەکانەکە یا هەر ڕوویتە حکوومیەکان قوربانە من هەتا سەر بەخۆم چوومەتە حکومی ناچوم بە ماڵ و منداڵی خۆشم گوتووە ئەگەر نەخۆش بووم من بەنا ئەهلی لەبەرەوەی قۆڵ بڕن دزن جەردەنە مافیانە زۆر لەو مەسوولە دزانە خەراترن ئەوەی هەنا ئەوەی دکتۆر لەو کوردستانی دەیکا لە هەموو دنیای شتیوان نەبووە شتیوانە بە دکتۆرێک بە 1 ساعتی ملیۆنێک 600,000 وەگرێت کە عملیاتی ولادەی یەک بستە 6 قەڵەت سوپاس